بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ بەڕێزان تێڕوانینی ئێمە بۆ جەنگ و دەرهەویشتەکانی جەنگ قەدەری کورد بۆچی هەمیشە لە شەڕدا بووە ئایا ئێمە گەلێکی شەڕخوازین شەڕ چی لە یادەوەری ئێمەدا جێهێشتووە یاخود چی لە یاداوەریمان کردووە شەڕانی بوونمان هۆکاری مانەوە و بەردەوامی بوونمانە حاڵەتی کۆمەڵایەتیمان تا چەند زەبری دیوە بەدەست شەڕەوە خۆشەویستان و ئازیزان خۆشحاڵین بە ئێوەی بەڕێز گەیشتینەوە لە بەرنامەی باس و خواستەوەری ئەم جارەمان قسە دەکەین لەسەر دەرەنجامەکانی شەڕ بە میوانداری زۆر بەڕێز ئازاد جەلال توێژەری کۆمەڵایەتی کاگەزاد زۆر بەخێر بێ خۆشحاڵین بە ئامادەبوونت ئەمڕۆ باسی ئەچەند قسەکردن لەسەر شەڕ لە ناو شەڕدامانەوە ئەگەر بە قسەش بێ ئەگەر بەو توێژی بێ بە خۆی حاڵەتێکی ناخۆشە جۆرێکە لەوەی کە یاداوەریە ناخۆشەکان لەوانەیە هەمبیر خۆمان لەوەی ساتێک لە ساتەکان لە زەمانێکدا بوون کە هیچ نە بە شەڕی ناوخۆ بۆمان یادەوەرێکی ناخۆشی هەیە یان بۆ هەموو ئەوانەی کە شەڕیان بینیوەیان لە ناو شەڕدا بوون یان زەبەردیدەی دەستی شەڕن یان خێزانەکان پەرتەوازە بە بەهۆی شەڕەوە یان پەڕاگەندە بوون تووشی ئاوارەی و دەربەدەری بوون بەهۆی شەڕەوە ناخۆشە بەڵام ناچاریشین دەبێت جاری هەندێک جار قسە لەسەر بابەتانە بکەین خۆشی هەر من بۆ چوونمە شەڕ کارلێکی کۆمەڵایەتیە تەپان ئێمە لە کۆمەڵاسی کۆمەڵی تەفاعولاتمان هەیە یعنی بەدیوێکی ئیجابی شەڕ هەیە من بەدڵنیاوە پێ دەڵێم ینی زۆر جار ئێمە ئەوە باسەکەین بەلایەنەوە سەیرە ینی بەدڵنیاوە پێ دەڵێم ئەگەر لە شەڕ نەبووایە ئێمە لە عقلیەتی ئێمە لەگەڵ تەکنەلۆژیای ئاشنا نەبوو زۆر جار یعنی خێر لە شەڕ هەبووە تۆ سەیری سەرەتای جەنگی یەکەمی جیهانی بکە یعنی بە درێژایی ماوەی 300 دانە ساڵ بڵین ئەو خەڵکی کە ژیاوە هەر ئەو نەمەتەی هەبووە بڵین هەر ئەو نەمەتە ستۆکەی کە هەی بووە ئەو ژیانە کۆمەڵایەتی کە هەی بووە بەرامبەر بە ژیان بەڵام لە کاتێکە جەنگ بەرپا ئەبێت لە 1911 بڵین کە خەڵک بڵاوە بێتەوە گوایە تەنێکی ئاسمانی بە ئاسمان ئافرێ خەڵک باوەڕ ناکات هەتا هاوپەیمانە ئەڵمانەکانی عوسمانی لە کەناری بەغا تارێک ئەنیشێنەوە هەتا علیوەردی باسی شتێکەکات ئەڵێ لە مەجلیسەکەیە بە باوکمیان و دووتیان ئەرێ تۆ باوەڕەکەی ئاسن بە ئاسمانە بفرێ وچین هەوڵ باوەڕ ناکەین هەروەها ینی سەرەتای هەموو هاتنی هەموو تەکنەلۆژیایەک ینی قەناعەتی نەکردو بەڵام ئەم شەڕە چی هێنا مەسەلەن کۆمەڵە خێری هێنا بە دوای خۆیان ئەم شەڕە هەڵبەت لە چوارچێوە گشتەکەی بە فۆرمی تاگنا لە بری نەچێت شەڕ بۆ خۆی بەشێکە لە گەشەی ژیانی مرۆڤایەتی حەزاری شەڕ ئەو جەوە حەزاری کە بە درێژایی 600 دانە ساڵ ماوەی بڵین دەسەڵاتی عوسمانی کە هەبووە بڵین گۆڕانێکی کۆمەڵایەتی زۆر خێرا و سریعی هێنا طبعاً ئێمە لە بیرمان نەچێت ئەم گۆڕانە خۆی دوو زۆرمان هەیە گۆڕانێکی هێواش طبعاً گۆڕانی هێواش نەمەتی ژیان هەروەکو خۆی وایە ئەمە هیچ ناگۆڕێت ژیان من وەکو باپیرمەژی باپیرم وەکو باوکی باپیرم بە هەمان شێوە ژیانی کۆمەڵایەتی هەمان ئەو ژیانە ستۆکەی کە لە هەیە بەڵام شەڕ ئەو شەڕە تەکنەلۆژیا و ژیانە حەزەرەی کە پەیدا بوو ئەمەی گۆڕی مەسەلەن بەدیوێت گۆڕانی کۆمەڵایەتی ینی تۆ ئێمە زۆر جار قسە لەسەر ئەوواکەین ئەم گۆڕانانەی کە هەیە گۆڕانێکی هێواشمان هەیە لەگەڵ گۆڕانێکی خێرا گۆڕانە خێراکە دایمەن بەهۆی شەڕەوەیە ینی هەموو ئەمانە دەشێ بڵین قۆنا شەڕ ئێمەی لە قۆناغێکی دواکەوتووە یان مرۆڤایەتی لە قۆناغێکی دواکەوتەوە گۆڕی بەرەو قۆناغێکی پێشکەوتوتر لە ڕووی گەر هیچ دەبێت تەکنەلۆژیاوە لە ڕووی تەکنەلۆژیاوە چونکە ینی عقلیەتی تاکی ئێمە قەنەعەتی ناکرد هەتا بۆ باسی ئەو سەردەمە بکەین من خۆم هەتا لە نزیکی خۆم مەسەلەن لەگەڵ ینی بڵین بۆ نمونە زۆر کەس دانیشتوم لە ڕۆژی ئەوەی تارەکە خۆیان بە تاوەرەکانە ینی گفتوگوی ینی تا نەچوو عقلیەتی ئەو تاکانی کە بڵین هی سەدەکانی بیست بوون سەرەتای سەدەکانی بیست بوون هەریان وەمە شتێکی مەسەلەن بۆ نمونە دووبلاتکرا فلیمێکە ینی لەبەرەوە ئەمە جەوێکی حەزاری بەرهەمێنا هەموو شەڕێک گۆڕانێکی کۆمەڵایەتی بە دوای خۆیان هێنێت لە ڕووی گشتەکەی وڵات پێشەکەوێ بەڵام لە ڕووی تاک لەبیری نەچێت بەختیار لە ڕووی تاکەوە کاریگەری و دەرهاوشتەی دەرونی لەسەر ئێمە دروستەکە من دڵنیام ئێستا خۆی کە ئەو جەوەی کە ئێستا هەیە ئەم شەڕانی کە لە عێراق هەبووە بە درێژایی ئەو ماوەیە هەم شەڕی جیهانی یەکەم هەم شەڕی جیهانی دووەم ینی سەیری ناو دۆخی پێش شەڕەکەکە هو سەیری دوای شەڕەکەکە لە دوای شەڕەکە مەسەلەن بۆ نمونە کۆمەڵێک تەغییرات هەیە هەم لە ڕووی فکری هەم لە ڕووی ژیانی کۆمەڵایەتی هەتا لە ڕووی تەکنەلۆژیا لەم شەڕانەی کە ئێستا هەیە ئەم شەڕانەی کە ئێستا دوای جەنگی کەنداو ینی ئەم شەڕانە مەسەلەن بۆ نمونە ئێمە لە کۆمەڵاسی شتێکمان هەیە گەرم شەڕ نەبێت قەناعەتی فکری مرۆڤ گۆڕانکاری بەسەرا نایەت ئێمە لە بیری نەچێت لە هەشتاکانە بڵین عقلیەتێکمان هەیە
باوەڕی بە تەکنەلۆژیان نییە باوەڕی مەسەلەن بۆ نمونە زۆر کەسە بووە ئەو بۆچووری هەبووە کە ئەگەر ئەم ئادەواتە تەکنۆلۆژی هەتا ئاڵێری تەلەڤیزیۆن لە ماڵێکا بۆ نەچۆتە ناو ماڵەکە نازانم هەتا من لە ماوەیەک لە فەرمانگەی چاکردنی کۆمەڵایەتی ئیشمەگرت ینی زۆر مادەمان هەبوو ئێڵەمپی ماڵان بڵین ئەو بەجایی زێزانی کە هەڵی کەنێ بیبات وەنیە لەبەرەوە ئەوت ئەمە ئەنی ئەم شەڕانەکە هات لە ڕووی ڕوە گشتەکەی ئێستا باوەڕ ناکەم هیچ کەسێ لە کوردستانە هەبێت بڵین هەتا مەگەل لە شوێنێکی زۆر بڵین کەنارە بژی قەناعەتی نەبێ بۆ گۆڕانکاریانە و بەو ئەدواتە تەکنۆلۆژیانە لەبەرەوە شەڕ ئەو قەناعەتی بۆ ئێمە دروست کرد کە تەکنۆلۆژیا ئێمە واقعیانە لەگەڵ بەرهەمەکانی زۆر باشە کاکەزاد دەبێ و بپرسم ینی دەتێت ئەوم پێ بڵێ لە دەرەنجامی قسەکانتەوە کە باسی شەڕ دەکەین باسی کوشتنەکەین هەڵبەت باسی ماڵوێرانی دەکەین سەر ڕای ئەم ڕۆژ ئیجابی کە بە ڕێزی شت باسی دەکەین دەبێ بچینەوە سەر هابێت و قابل کەواتە لە ئەزل لە کە خۆی گەورە ینی بوونی دروست کردو ئەم حاڵەتەش ڕوویداوە کەواتە دەکرێت ینی دیان دەتەوێت ئەوە بڵێ کە ئەمە پێویستێکی ژیانی کۆمەڵایەتی مرۆڤایەتی بۆ ژیانی ئینسانیەت بۆ کە ئەمە بەرهەم هاتووە ئەم حاڵەتە ڕوویداوە بڵێم ململانێ هۆکاری گەشەکردنی کۆمەلگا ینی هەر کۆمەلگایەک ململانی تیانە بێت هەر کۆمەلگایەک هەتا لە کارلێکە کۆمەڵایەتەکان حوتن مەسەلەن بۆ منە منافەسەمان هەیە ململانێمان هەیە تەقەیوفمان هەیە ئیندیمازمان کۆمەڵێک حاڵەتن هیچ ئەم ململانی ینی هەتا ئەگەر و چێبڕکێی نێوان هابیل و قابل نەبووە من پێم وایە هەر لە پایمە ئاینەکەشە وەنیا دنیا بەو شێوەیە بەرهەم نەهات لەبەرەوە ئەم ململانیە سروشتی ژیانە ئەنجا هەر بەڵام ئەوەی کە ئێستا بڵین ئەم شەڕیکە بڵین پەیوەندی بە ئێمەوە هەیە لە ناو چوارچێوەی کۆمەڵایەتیە هەڵبەت کاریگەری هەیە لەسەر تاک هەڵبەت من پێشتر ویستم ئاماژە بۆ بم کاریگەرەکان بڵین بەدیوە سلبەکای هەیەی بەڵام خۆی ئێمە ململانیەکە بە سروشتی ئەیبینین بەڵام شێوازی ململانیەکە چەند مهم بێت مەسەلەن بۆ نمونە شەڕ بۆچی ینی دووەلی دەوڵەتان یاسایان بۆ داناوە لە ڕووی لەبەرەوە خۆی لە ئەسڵدا لە شەڕ هەیە دەشبێت دەشکۆمێ ڕوژ دەدات بەڵام پێی یاسایەک بێت دەڵێ لە شەڕدا نابێ مافی مرۆڤ پێشێل بکرێت نابێ مافی هاوڵاتی و مەدەنی پێشێل بکرێت دەبێت مافی دیلەکان جانی پارێزگاری چۆن مافی دیل بکرێ بنمونە بەدڵنیایەوە ئێستا تۆ مەسەلەن بۆ نمونە ئێمە لە جیهانی فەیسبووکە زۆر جار کابرا بینین کە لەسەری مرۆڤێکی بەدەستەوەی ئەڵی سەر و پێ باتەوە بە ماڵەوە ئەمە ئازانی چ کاریگەریی هەیە لەسەر دەرونی تاک و دەرونی مناڵ ئەمە یاسایەک ئەمەی قەدەغە کردووە بەڵام لە پرەنسیپە گشتیەکەیە بەڵام ناپارێزرێ زۆر جار ناپارێزرێ بڵین بیرکردنەوەی تاکەکان لە بەرامبەریانە جیاوازی هەیە هەڵبەت ئەمانە خۆی ئێمە کە قسە لەسەر ئەوە ئەەکەین ئەم ململانێ و شەڕ بەو دیوەیە بڵین ئەم کاریگەریە حەزاریانی هەیە بەڵام کاریگەری زۆر ینی بڵین ناباشیشی هەیە لەسەر تاک بە تایبەتی لەسەر کۆمەڵگە لەسەر خێزان و بە تایبەتی لەسەر پەیوەندی زۆری پەیوەندیەکانمان ئێستا و زۆری پەیوەندیانەی کە ئێمە هەیە بڵین ئێمە حقیقەت ئەگەر ئێستا ممارەسەی سیاسی بڵین کە لە وڵاتانە هەیە ئەگەر لەسەر بنەمای بڵین ئەو دیموکراتیەتە بێ و لەسەر بنەمای دامەزراوی بێت ئەم ململانەیە خۆی نەبێت ینی عقلیت تاک ینی گەشە ناکات لەبەرەوە ئەگەر ئەو جۆرە ممارەسە سیاسی کە هەیە ئەم شەڕانەی کە لە وڵاتانە هەیە وڵاتەکە دامەزراوی بێ زۆر ئاسایی ئەم چێبڕکیانە لەسەر ئەو بنەمایانە دروست بن ینی من قەناعەتم وایە هەتا زۆر جار ینی بوونەکەشی زۆر جار هەتا بزانم ئاەتیش هەیە لەو بارەیەوە وەنیە مسلمان ناکوژە شتێکی وا هەیە هەڵبەت من لەوانەیە لە دەقەکەی باش لەبەرەوە من قەناعەتم وایە بەڵام ئەمەش ناکاتە ئەوەی کە با بڵین ئێمە ئەو دیوە ئیجابی ئیتر ئێمە پەلاماریەک بین و شەڕ بکەین هەڵبەت سنووری خۆی هەیە ینی ئەم ملمانەیە سنووری خۆی هەیە ئەتوانین لە ڕووی دامەزراوەکەیەوە بیگەینە و ئاستەی کە با بڵین بە فۆرمێکی گشتی ململانەیە لە چوارچێوەیەکە سوودی هەیە لە دیوە حەزارێکی بەڵام کاریگەریەکی ناباشی هەیە لەسەر تاک لەسەر دەرونی تاک ئەوەی کە ئێمە ئێستا بینین لە جۆری پەیوەندەکانمان دروستی کردووە حتا لە مەزاجمانە لە بیرکردنەوەمانە لە دروستکردنی ئینسانێکی نائارام لەوەی کە ئێمە زوو هەڵەچین لەوەی کە ئێمە ناتوانین لێبوردە بین لەوەی کە مەسەلەن بۆ نمونە ئێمە لە ژیانی ڕۆژانەمانە تۆ سیرکە ینی زۆرێک لە کە ئابا ئەبارێت هەڵبەت ناتوانین ئارام بژین ناتوانین ئارام بژین نەبڕێەوە نەکرد ناتوانین ئارام بژین بەڵکو دژی ئارامیشین زۆر جار زۆر باشە بکردنەوەمان زۆر باشە ئەمە هەر پێشەکی بوو بەڕێز قسە لەسەر کرد هێشتا من پرسیارم نەکردووە سوپاس دەکەین کاک ئازاد طبعاً هەر لە بیستنی جەنگدا دەمەوێت باس بکەم کە باسی وێرانبوون و کوشتن و ئاوارەبوون و ئیتر دەربەدەری و وێرانبوونی لایەنی معنەوی ئینسان و بە هەدەرچوونی سامان و ماڵ و وێرانبوونی خان و هەموومانەی تێدایە
ئایا ئەمە بەڕاستی ئەمەیە مەفهومی جەنگیان ئەمە تێگەیشتنێکی کوردانەیەیان تێگەیشتنی ئێمەی کووردە بۆ جەنگ بەم شێوە بیر لە جەنگ دەکەینەوە وەڵام ئەمە خۆی ئەم پاشاتانەی لە دوایە بڵین هەموو جەنگێک ئەم بڵین ئاوارەی لە دوایە یعنی شەڕی ئەو جۆرە ممارەسەی کە لە دوایە ینی ئەمڕۆ تۆ سەیری کەناڵەکانی تەلەڤیزیۆنی کردایە مەسەلەن ئێمەش بە درێژای ژیانمان هەر خۆمان ناویا بووین خۆی ئەمە بەرهەمهێنێت یعنی بەدیوێک لە دیوەکانە تۆ کە مەسەلەن بۆ نمونە شەڕەکە ئەبێت بەتایبەت جۆری شەڕەکە ئەمە تهدید دەکات یعنی هەندێک شەڕ هەیە تۆ مەفروزە مەسەلەن تۆ نایڵێت تۆ لە شوێنەکە تا بژی یعنی ئەمە لەبیرت بێمە لە کاتی ئاوارەیەکەیە باوەڕ ناکەم یەک خێزانی کوردی هەبێ قەنەعەتی وا بوو بێت وانە لەژێر لە بەروی ئەمە ئەمە پەیوەندی بەو زەبر و زەنگەوە هەیە کە ئەو هێزەی ممارەسەی ئەو شەڕە ئەکات هەیەی یعنی بۆ نمونە ئەیتوێنێتەوە لە ناو دەبا ئەو سووتێنێت تۆ مەزبوری لە پێناوی ژیانی خۆتە بژیت هەڵبەت ئێمە لەبیرمان نەچێت حتا ئێستاش با بڵین لە خواروی بەغا هەتا لەم ڕۆژانەیە ڕسمە بڵاوبووەوە کە لە عەمارە زۆربەی کوردەکان لە کاتی خۆی لە جەنگی یەکەمی جیهانی ڕایان کردووە لە ئەنجامی شەڕ یان ڕووسەکان هێرشیان هێناوە ڕایان کردووە وانە لەبەرەوە ئەمە زۆرێک لە ئیندیماجێت و تێکەڵاوبوونیشی هەیە ئەم شەڕانە یعنی ئەگەر ئەمە بە دیوە ئیجابیەکەی لە ڕووی کۆمەڵاسی قسە لەسەر ئەو ئاکات ئەم هەڵاتنش زۆر جار ئەبێتە هۆی ئەوەی کە بڵین بۆ نمونە تەفاعولات لەگەڵ خەڵکا بکەیت ینی بۆ نمونە ئێستا جۆرێک بیرکردنەوەی هەیە هەتا ئێمە دوور نەڕۆین ئەم پەیوەندی ئەمە لە کۆمەڵاسی شتێکمانە خوێن بڵین بۆ نمونە یەزیدیەکان لە ناو کارەساتێکیان بەسەر هاتووە ئەمە کە کاتێک ئەوان ئەڕۆنە دەرەوە دیارە ئەبێتە هۆی بیرکردنەوەی عقلێتی ئەوانیش بەرامبەر بە خێزان یعنی ئەوان ڕەنگە لە ناو خودی خۆیانە تەنها ژیابن تەنها لە ناو خۆیانە زۆری هاوسەرگیریان ئەنجام دابێت تەنها لە ناو خۆیانە بڵین پەیوەندەکانیان ئەنجام دێت بەڵام لەگەڵ تێکەڵاوبوون بە خەڵکی تر ئەم بیرکردنەوەش گۆڕانکاری کاتی تازە بەریەکەوتنی تازە بەریەکەوتنی تازە باوەڕکە ئەوەی ئێمە کە لەو ماوەیە بڵین لە ماوەی ئەو 10 ساڵی هەتا بڵین 90 تا 2000 لە ڕووی عقلیەت و بیرکردنەوە بەداخەوە ئێمە نەمانتوانیەوە بڵین سوود لە عقلیەتەکانی بڵین کورد کە دەچێتە بڵین دەرەوە بڵین هەڵبەت ئەویش بەهۆی شەڕ ڕای کردووە مثلەن بۆ نمونە شەڕی ناوخۆ هەیە کابرا لە ئەنجامی ئەوەی کە تووشی بۆ ڕای کردو بۆ دەرەوە ئەم ڕاکردنە زۆر جار ئەوە بووە کە بیر و باوەڕەکەی خۆی بڵین قەناعەت و بۆچوون و بیرکردنەوەکەی خۆی گۆڕیوە ینی زۆر جار بەڵام بەداخەوە ئێستا ئەوەی کە ئێمە هەمانە نەیانتوانیوە ئەو خزمەتە بە کۆمەڵگەی کوردی بکەن و نەیانتوانیوە بڵین نمایندەیەکی جوانی ئێمە بکەن بەداخەوە کۆمەڵێک نمایشیان کردووە ینی گزارشتیان کردووە بەڵام لەگەڵەوەشە کاریگەری هەبووە لەسەر هەم بژێوی خەڵک و هەم گۆڕانکاری بیرکردنەوەی تاک لەناو ساحی بڵین ملمانی کۆمەڵگایە زۆر باشە کاگەزات ئێمە زۆر جار زۆر ماوە لە ناو شەڕا بووین قەدەری کورد بۆچی هەمیشە لە ناو شەڕدا بووە ئایا کورد گەلێکی شەڕانیە یان ینی شەڕ بەردەرگای پێگرتووە من بۆچوونی خۆمم هەیە هەڵبەت ئەمان وەک توێژەری شەگەر ینی قەناعەتم وا بێت ئێمە زۆر بە درێژایی تاریخ بڵین بە درێژەی ئەو ماوەیە ستەممان لێکراوە بڵین هەم لەلایەن ئەو گەلانەی دەوروبەر ئێمە وەکو شتێک یعنی وەکو یاریمان پێکراوە چ لەلایەن دووە لە زلێزەکان و یعنی من زۆر جار بەداخەوە ئێستا ئێمە ئەو پەرسەپوونەی ئێمە بڵین بۆ نمونە بۆ سێلا بۆتە هۆی ئەوەی کە ئێمە نەپەرژین ینی ئەوان وەکو یاریەک یاری مەزاجی ئێمە کراوە یاری بە چارەنووسی ئێمە کراوە ئێمە ینی مەودای ئەوەش نەبووە کە بڵین بیر لەوە بکەینەوە وەکو گەلەکانی تر هەناسەیەکی ئازادی هەڵمژین لەبەرەوە ئەم ستەمانە بڵین هەربەت بە قەناعەتی خۆم بۆتە هۆی ئەوەی کە ئێمە بەردەوام خەبات بکەین ئیتر زۆر جار ئەوان بەرامبەرەکە لەوانەیە ناوێن لێ نابێ یاخیبوون زۆر جار ئەنی بەرامبەرەکەمان لێنەوە تەمەڕوت ئەمە بۆتە هۆی ئەوەی کە بڵین ئێمە هەمیشە داوای ئەو مافانی خۆمان بکەین ئێمە سیر کە بەش کراوین بەسەر چوار زلهێزی یان چەند نەتەوەیەک ئەم نەتەوانە ینی مافی خۆیان بە خۆیان داوە کە دەوڵەت بن بەڵام ئەو مافیان نایەوە بە ئێمە لەبەرەوەی ئێمە ناچار مەسەلەن هەموو ڕێگە و وەسیلەکمان گرۆتە بەر بەداخەوە ئەو وەسیلانەشی کە هەڵبژاردووە تا ئێستا لە بڵین وڵاتی ئێمەیە ئەوە نەبووە کە جێگەی دڵخۆشکەر بێ لە سەدەی 21 گەلێکی 30 ملیۆنی خاوەنی حکومەتی خۆی نەبێ من پێم وایە ئەمە یەکێکە لە خەڵکان هەڵبەت دەتوانم بڵێم خەڵکی تریشی پەیوەندی بە جوگرافیا و جیۆپۆلیتیکی ئێمەوە هەبوو بێت ئەو جیۆپۆلیتیکی ئێمە ئەوەی خواستووە کە بڵین شوێنی ئێمە من بە قەناعەتەوە پێ دەڵێم ئەو ڕۆژهەڵات ناسانەی کە هاتوونەتە کوردستان بڵین دیراسەی کۆمەڵاسیان کردووە یعنی ئێمە بە شەڕەنجێز نەناساندووە
هەڵبەت ئێمە وەکو شەڕەنجێز نەناسێنراون، یعنی ئێمە بەگەلێکی زۆر بەخشندە بەڵام لەوەیە بە سادەیی و دڵسافی خۆمان بڵین تێکەوتوین دایمەن مەسەلەن بۆ نمونە ئێمە هەلمان بۆ هاتوۆتە پێشەوە سوودمان لەو هەلانەی خۆمان وەرنەگرتووە هەم لە زەردەمی شێخ مەحموود هەم قازی محەممەد هەم لە بڵین 74 و لەم ئێستاش کە هەمانە ئیتر لەبەرەوە ئەم جیۆپۆلیتیکەی ئێمە وای کردووە کە ئێمە هەمیشە بەدوای ئەوەیە بگەڕین کە گەلانی تر هەیەە بەڵام ئێمە نیمانە ئەتوانم بڵێم حەز بەکەنیکردنیەکمان تیا هەبووە هۆکارێکش چی بووە هەبوو بۆ کە بڵین ینی خاوەنی خۆمان نەبووین خاوەنی حکومڕانی خۆمان نەبووین ئەوە یەکێک لە خاڵەکان زۆر جار نەمانتوانیوە گرنگتیەک دروست بکەین لەگەڵ بەرامبەرەکەماندا بۆ ڕوودان و ڕوونەدانی شەڕ چی دەبێتە هۆی کاری ئەوەی کە شەڕ بکەین چ دەبێتەوە کاری ئەوەی کە شەڕ نەکەین یان کە شەڕ دەکەین دەوانێت چی بەدەست بێنین یان چی لە دەست بدەین یان چی بسێنینەوە چیمان لێ داگیر کراوە ئەمانە هەموو هۆکار خۆی ئەتوانین بڵین شەڕەکەش کە کردومانە زاریوە بۆ لە پێناوی بەرژەوەندی کەسێکی ترا بووە لە پێناوی بەرژەوەندی دەوڵەتی هیزی لێزا بووە ئێمە تۆ وەڵامەکەی تۆ تەواوە یعنی ئێستا من قەناعەتم وایە ئەم شەڕە هەندێکی ئەوە بۆ چوونی خۆمە ململانی سیاسی نێوان دیموکراتەکان و بڵین کۆماریەکانی ئەمریکایە بەڵام ئێمە بازەکەین ئێمە خوێنەکە باخشینی بەجددی هەڵبەت زۆر جار ینی مەسەلەن بۆ نمونە ئێمە ینی بە درێژایی ئەو مێژوانی کە هەیە لە ناو کوردانی وەکو لعبێک بەکار هاتووی زۆر باشە کاگەزاد مرۆ کورد بە گەلێکی میوان دۆست و نان بدە و خانە خوێن ناسراوە یعنی من دێمە سەردانی تۆ زۆر ڕێزدەم نەگری نانی باشمە دێ جێ باشم بۆ ڕاخی زۆر حرمەت مەگری بە ماڵ و مناڵەکەتەوە حرمەت مەگری بەڵام دەزانی هەست دەکرێت کورد هەمیشە لەگەڵ معادلەی شەڕیشدا جەنگیشدا هەرە مامەڵەی هەیە معاملەی میوان و خانەخوێ شتێکی ڕسمی نییە نی لەسەر پرەنسیپێک بنەمایەک استراتیژێک کار ناکەین نە ئاشتیمان نە شەڕمان بەخوای من زۆر بە قەناعەتەوە لەم شەڕەکانیشمان کوردانەیە یعنی زۆر دڵسافانی تایە يعني من كومالي نمونم لا حتى لو شراني كهيا بلين بون من او شراني كلا نيوان حتى من نالم بلين ظلم بي خوشني بلين بون من او شراني او خو هيا يعني زور او براور دكي با شري نيوان حتى مثلا بون منا للسعوديه شرينا او خوي نيوان ابن سعود وابن وهاب او ابي كان ككرا يعني او شرا اويك لي بكار هات لي بكار نهات لنا وقالي كرده يعني بزور بدل يوم بيدلم يعني هندق نمونو براور كريم هيا اما زور جا شركانش من هاد كردانه بو زور يعني شتيكي تياب ماوتوا كوكو بريزد اماشي بيت للروميان دوستكي بوا يعني بنما اخلاقي انساني كان من تينا برا هاتشي حرمتي افرد نكراوا من دالنا كوتو برزبري شروا بهيت شويك بهيت شويك اويك لولاتان رويا ولا نيوان بلين دون تودوخ يلي هاو شوا لناو قالي كردا او اواني كرويا هذا استو شراني دكرين جاري وابيني من دال هێستا تەمەنی 10 ساڵە 12 ساڵە تا 13 ساڵە هەر لەم ڕۆژانەیە لە ڤیددیۆ بینیمان بزانە چەند هەچی حرمەتیان نەکرێت چەند سوکایەتیان پێکرێت چەند ئەتەوێت تۆڵی گەورەکان لە مناڵەکان بستێنیەوە بەڵام هەرگیز یعنی یا نەبووە یا زۆر دەگمەنە لە ئەدەبیاتی شەڕی کووردا لە مێژووی شەڕی کوردی جام حاڵەتە زۆر کەمە زۆر دەگمەن کە تۆڵە لە ئافرەت و ژن و منداڵی نەکراوەتەوە کۆمەڵاسیات ئەمە ئەگەر زۆر جاریانی مەسەلەن بۆ نمونە چەندین نمونەمان هەیە کە بە تەلەفۆنێک لەوانەیە مەسەلەن هێزەکەی کەمەلملانەی لەگەڵ بەرامبەر هەبووە بڵین منافەسی هەبووە 15-20 کەس مەسەلەن یا 16 کەس یا 40 کەس هەیە لە بەر بۆ ینی بە ڕێگایە کە بڵین بۆ نمونە ئەو ملمانەیە لەبەرەوە ئێمە کورد لەو ڕۆوە ینی ئەو سنوورانمان نەبەزانەوە جا ئەمە جێگەی خۆشبەختیە بۆ ئەم شێوازە پەروەردەیی کە هەمانە يعني خو اما هر يمي نين مثلا بون منا لنا ام ملمانيه من تيها بوجا ام شرانا بلام اويك هيا اويك بلين لا يما جگي باسا وكو كومناسيك يعني كاريگري درونيكي هي لسر خيزان بلام اي ام شلون نازانم اگر برزت باسي او دكين بيگومان باسي او دكين بلام ويستم يك برسياري تركم سرای اوي اما هميشه لشردا بوين يعني جغرافيا كمان لشردا بلام تۆ سیر کە هەتا ئەم لە حەزەکی کە من تۆ دانیشتون و گفتوگۆی تێدا دەکەین شار ئینتیمای ئەوەندەی بۆ حیزب و بۆ خێڵ و بۆ بنەماڵە تێدا دروست کردوین ئینتیمایەکی نیشتیمانی و نەتەوەی تێدا دروست نەکردین ئەمە سەیرە بۆچی ئەمە زۆر جوانە ئەمە ئەو ئێستاش ینی لا يزال خۆی ئەمە ڕەنگە هۆکارێک بۆ ئەوەی کە ئێمە تا ئێستاش بەتەکیت ئەو سوپایی کە هەمانە بڵین جێگەی خۆی ئەمە بیرکردنەوەکانی کۆمەڵایەتی ئێمە بەداخەوە ئەو ژینگەی کە ئێمە تیایدا پەروەردە بووین
او حتى اگر يعني بڵێم ئەو ناوسەگەرێتی يعني تا ئێساش لە ئەدەبیاتی ئەم حیزبانە مثلا لە ئەدەبیاتی بیرکردنەوەی ئێمە زاڵە ئەمە هۆکارەکەی ئەوەیە پەیوەندی بە عقلیەت و بڵین سەقافەتی بیرکردنەوەی تاکەوە هەیە لەناو ئەو ژینگە کۆمەڵاتی کە تایە گەشەی کردووە یعنی ئێستاش دیوێک لە دیوەکانە سیرکە ینی هەتا پێشتریش ینی هەتا لە سەدەکانی پێشوە بڵین لێرە ینی زۆر جار ڕاپەڕین هەبووە لە شوێنی کە نەبووە بڵین لێرە مثلەن حکومەت دروست کراوە لە شوێنی کە دروست نەکراوە یعنی ئەمە هۆکارەکەی پەیوەندی بەوە بوو کە ئێمە بڵین کۆنتاکتێکی بە هێزمان نەبووە بڵین ئەو ژینگە جوگرافیایی کە هەمانە بڵین دوور بووە لێکتر ناوچەی شاخاوی بووە هەڵبەت ئێمە ئەویشمان لەبیر نەچێت یعنی ئێمە کۆمەڵگەیەکین ئەو کۆمەڵگەی ئێمە ناتوانین بڵین کۆمەڵگەیەکی بەدەویە لە ڕووی کۆمەڵاسیەوە زۆر جار بەڵام ئەمە کاگەزات خۆ دەرباسکردن نییە یان خۆپەڕاندنەوە نیە یان بیان و هێنانەوەیکی بێ ینی نامەنتیقی نییە کە ئێمە بڵین لە بەروی ناوچەیەکی شاخاوی ناوچەیەکی درستی ئەمانە هۆکارن هۆکاری جوگرافیا یەکێکە تۆ کە دەیخوێنی لە جوگرافیا چێکە لە هۆکارەکەیان لە کۆمەڵاسیش ئەمانە دەخوێنی ئەمانە هۆکارن بەڵام ئەمان دیسان نابنە بیان و پاساو بۆ ئەوەی کە تۆ نەتوانی لە ئەو هەموو مێژوە دوور و درێژەی کە هەتە چەندین نەتەوەی پێشتر هەبوون لەم ناوچەی ژیاون یعنی نتوانین جۆرێک لە مؤسساتی بێ ئەگەر سادەش بێ دروستیکەین ئەخۆی کێشەکە ئەوەیە ئەو بڵین زلهێزێک ینی لە منطقەکە بڵین باڵا دەست بووە کە بڵین ئەم دیومان ئەو لاشمان بڵین زلهێزێکی تر ئەمانە بڵین ئەو منطقانی کە لێوە نزیک بۆ ڕەنگە لایەن ئینتیمان بۆ ئەو لە هەبوو بێت و ئەمە ئێرەش ینی هەتا ئەتوانین بڵین لەمەشا بڵین بیرکردنەوەی ئاینی و مەذهبیش ینی کاریگەری هەبووە ینی ئەگەر تۆ سێرکە مەسەلەن بۆ نمونە ئێمە دەوڵەتی عوسمانی و دەوڵەتی سەفەویمان هەیە مەسەلەن بۆ نمونە ینی زۆر جار شتیوار ڕوویاوە بڵین لە بڵین بەتایبەت ئێرانیەکان بڵین دەوڵەتی عوسمانی ینی ئەو کەسێکی داناوە لە سنووری پارێزگای سلێمانیە بڵین کاتی خۆی ئەم ململانی نێوان بنەماڵەکان شەڕی نێوان بابانیەکان و ئەوەی طریقەتی قادری و نەقشبەندی ینی شەڕە زۆر جار شەڕێک بووە زلهێزەکان بووە بەڵام ئێمە لە ئەنجامی بیر نەکردنەوە و لە ئەنجامی بەداخەوە دواکەوتوی عقلیەتی ئێمە وای کردووە کە ئێمە لە پژیری ئەوان کەین ینی مەسەلەن بۆ نمونە ڕێکەوتن کراوە لەسەر ئەوەی کە حتا ئەمەی کە نمونە باسی ڕێکەوتنی جەزائیرەکەن من زۆر جار ئەم ڕێکەوتنە بە فۆرمێکی تر لە سەدەی 19 هەیە ئێمە ڕێکەوتنێکمان هەیە دەوڵەتی عوسمانی و سەفەویەکان ینی واز لە عەبەدانی نێ دەوڵەتی عوسمانی ئەڵێ بە قوربانە بم تۆ واز لە سلێمانی بێنە بە ئێران ئەڵێت ئێران ینی لەو کاتێشە ینی تەماشاکە ئەمە لەبەرەوە ئەو ژنگەی کە ئێمە تیا بووین ینی وای خواستوە کە بڵین زیاتر ئیتر ئێمەش خۆ دەزانی هەر لە سەرەتاوە ئەم ملمانەیە هەبووە لە ناو شارەکانە بڵین لە ناو ئەو گوندانەی کە هەبووە زیاتر ئینتیمان بەلای لایەکە لایەنداوە ئەمە بە بۆچوونی من قەناعەتم وایە یەکێکە لە زۆر باشە کاگەزات باس لێدەوەری مرۆڤەکان بکەین شەڕ چی لێداوەری ئێمە کردووە چ کاریگەریەکی لە یاداوەریماندا تۆمار کردووە لە کاتێکدا بەردەوامین تا ئێستاش لە شەڕداین جوانە هۆی ئەمە کێشەیە ئێمە زۆر جار ئەم شەڕانە لە ڕووی سایکۆلۆژیەوە بڕین لە ناو مێشکی ئێمە هەیە یعنی ئێمە واکە کە ئێمە بڵین بیرکردنەوەی جوانمان بەرامبەر بە ژیان نەبێت طبعاً یەکێک لەوانەی کە با بڵین ئێستا ئێمە هەتا لە ڕووی وەک توێژەری کۆمەڵاتی ئێستا لە ناو ناوەندەکانە ئیشی لەسەرەکەین ینی ئەم بەتایبەت ئەوەی ئێمە جیلێکمان هەیە پێڵین نازانم ئەوەی لە فەیسبووکە پێڵێن جیلی ئاڵتونی ئەمە جیلی شەڕین حقیقەت یانی ئێمە زنجیرێک شەڕ هەبووە بڵین بە درێژایی ماوە کۆمەڵێک شەڕ هەبووە بڵین ئیتر ئەوە شەڕی ئێرە ئەم هەموو ئەم شەڕانە بڵین لە ڕووە دەرونیەکەی ئێمە هەموو زانانی دەرووناسی هەموو زانانی کۆمەڵاسی لەسەر ئەوە کۆکن کە ئێستای ژیانی من ئێستای ژیانی تۆ ئێستای ژیانی هەر کەسێک بەرامبەرمان بڵین کاریگەری کۆپی سەردەمی مناڵیە طبعا ئەگەر لە تۆ لە زەوی مناڵیە لە شەڕ بوو بیدیارە ئەم لەسەر زاکیرێت ئەمێنێتەوە ینی تۆ ئەگەر تەنانەت ئێستا زانستی ئێساڵێ ئەگەر لە سکی دایکشیا بێت کەسێک ینی مناڵێک کۆرپێک لە سکی دایکشیا بێت ئەم دایکە داسڵکی بێ بەدەنگی تۆپێک وەنیا ئەی لەم کوردستانە چه خێزانێک بەدەنگی ئەو خەفەت و ناڕەحەتی و دڵتەنجی کە هەیە بێتێ هەموو دەڵێن کاریگەری بۆ سەر کۆرپەلەکەی هەیە کاریگەری بۆ سەر کۆرپەلەکەیە کاریگەری حتا ئێمە بەو منطقە من زۆر جار پێمەڵم جۆرێک لە گری دەرونیمان هەیە یعنی هەموو ئەو تاکانی کە ئێمە پێمانەڵێن جیلی ئاڵتونی ئێمە جیلی گری دەرونین بەخوای گەورەیانی زۆر جار ئەو زۆری پەیوەندیەکانمان هەر دیاریەیە یعنی ئێمە ناتوانین لەناو مؤسسەتەکانە پێکەوە بۆ گونجین ئەمانین کە ئێمە ئێستا ممارەسەی سیاسیەکەین ناتوانین لەگەڵ یەکا بگونجین ئەمانین کە ئێستا ئێمە ممارەسەی سیاسیەکەین و مل بۆ یەکتری نادەین بیل لەوە ئەکەینەوە کە بەرامبەرەکەمان بخەین ینی بیل لەوە ینی ئەم جیلەی ئێمە وای کردووە کە لە یادەوەری ئێمەیە زۆر لێبوردن نەبێت تەسامح سفر
يعني تسامح صفر بداخل بلم بوينت بينش لهندي شوين لوانيه مثلا بيوندي با سروشتي تاك كانوا بي اما ام جيلي اما حتى من خوم لجاني خوما رنا يعني هستم كردوا لبروا اما همو ام كاريجري هي لسر او رفتاراني اما طبعا او رفتاراني اما زور زار يعني اما ناتوانين يعني ويك يسبلين بون منا اوتومبيل لاخرين يعني ابي الى من على كوبي رخاته وكاكا قايشه جو بس لبروا يعني قالوا كسيق لشقامه كل شويني برينوي بيادر رويه دبرته تو رماشي بوليدي تو رمي بوليدي تو خيرايك الى زياتي وياشكي يعني زماني اماجي شرمان هي مثلا اول مثلا بون منا يعني هرش كردن يعني امانه لزياتي ودسي بورسكي بلاي ببولا يعني ما زورترين وشي لو ولاتاني كامل ملاني تندروسيان تاعها بلاي وشي سوريا بەڵام زۆرترین وشە ئێمە لە راپۆرتێک ینی وشە ناباشەکانە بەداخەوە من ناتوانم لێرە بیڵم یعنی ئەو وشانەی کە ئێمە پێی گۆشە بین بنمونە ملتە تەقێنم ملتە تەقێنم یان بەداخەوە بەڵێ هەندێک شت ناگوترێ بەڵێ چەندین وشەی تر ئێمە ینی لەبا ئەم جیلەی ئێمە ینی من زۆر جار ئەڵێم ئەوەی ئێمە بڵین ئەوە جیلێکین کە جۆرێک لە گری دەرونیمانتیایە هەڵبەت ینی ئەتوانین ئەمە ژۆڵام بێ بۆ ئەو پرسیاری پێشوو لەبەرەوەی ئەوەی ئێستا بڵین ئەم ئەحزابە سیاسیانە بڵین بەڕێوەی ئەبن هەموو ئەوانن کە لە قۆناغی مناڵیە هەموو لە ناو جەنگا پەروەردە بوون هەموو ئەمانە کاریگەری هەیە لەسەر بیرکردنیان ڕێ بە تۆ نایە بچیتە دەسەڵاتەوە ڕێ بە من نایە ڕێ بەو شتە یعنی شتێک نییە مەفهومێک کە با بڵین ناوی دیموکراتیت بێت لەبەرەوە لەسەر ئاستی خێزانیش خۆ دەزانی باوکمان ئێمە کە سوکاری ئێمە بەداخەوە ئێمە قوربانی بووە ئەوش خەتا ئەویش نەبووە بڵین ئێمە لە قوربانی تا ئەم لەحزەش ماوەتەوە بەس تەمەناکەم ئەم جیلە باشتر بێت چونکە من ینی بەدڵنیایەوە کاک بەخێر شتێک دەڵێم ئەوانەی کۆنداکتم هەیە لەگەڵ ئەو خێزانە گەنجەکان تا ڕادەیەک ینی جۆرێک لە سازشیان هەیە ینی من جۆرێک لە خێزانە بینم لە ئێستاە کە ینی جێگەی خۆشحاڵیە جێگەی خۆشبەختیە ینی یانوێ ئاسوودەی بژین ئەگەر کەمیش بێ هەیە زۆر ینی من ئومێدی خێرم هەیە مەسەلەن بۆ نمونە بەو خێزانانەی کە ڕۆژانە لەگەڵ ێنە کۆنداکتمان هەیە لە ڕێی ئەو موسسە پەروەردەیانەوەی کە هەمانە بەتایبەت ئەوانەی بڵین تا ڕادێک تێگەی ئەوە ناکە مەسەلەن بۆ نمونە یەت ئەڵێ کاکەوە گۆشتەکەی بۆ من وێسپانەکەی بۆ تۆ ئەمە نا بڵین ئەوەی کە بڵین بۆ نمونە یەت ینی لە مناڵەکەی توندوتیژی بەکارنیانێ ئێمە ینی بە حقیقت ئێمە زۆر جار نابێ خەتای ینی فۆرمە کۆمەڵاتێک خەتای تاکەکەشکەین کاکە زەریوە تاکەکە خۆی وشاری نییە باش من تۆ خێزانمان هەیە مەسەلەن بۆ نمونە لەناو خێزانەکەین ئێستاژ ینی بعقليتي صالح حتى كان بيركينو اسام خزانني كتو يبني لنا ام شارع يبني راسته مثلا اما بجلوبرك سيديا كي با ديكوري جوان سيديا كي بلام زاكيري همان او زاكيري كصالح شفتا كان تحكم وقت اما تشي شيء بلام لنا ام خزانني شكوملك هي لبروا ابيت ام زياده وريانا بلين انت تومار كان حتى من زور خزان هي بلين حتى وم خم روجانا لقل من على كان كونداكت ما انوت يعني بون منبه برنامج يعني لا شر وادوات شر دور كونوا للشوازي بلين بكاريناني تنانت برنامج عندنا ابو سيركني ميديا كاكتو امر سيدي فيسبوك كي يعني بياني دم بخوي يعني شروساو يعني خود يعني هستكي مزاج تيكاسيت يعني ناتوانين اما جيلين حقيقه من لخومو يعني يسمن كناتو انا مثلا بون منا راي خوم در ببرم يعني شيء اما لەناو هەر ئەوە نتوانینی گزارشکردنە لە ڕاو بۆچوونەکانی خۆمان مافەکانی خۆمان زۆرجار لە ڕاو بۆچوونەکانی خۆمان ئێمە هەر ناتوانین ڕادەر ببڕین بەداخەوە ینی کە دەریشێ بڕین بە تووڕێەوە دەرێ بڕین مەسەلەن کە دەریشێ بڕین ڕخنەیەکی وا ئەگرین ینی بەجددیمە لە کاتێکە ئێمە خۆمان کە ئەو ڕخنەیە ئەگرین جۆرێک لە سیفەتی یان کاگەزات ئەومان هەیە پێمان وایە هەمیشە هەتا مامۆستایەک لە مزگەوتێک هاوتارەدا پێی وایە ئەوانەی ینی حورمەتم هەیە بۆ مامۆستانی بەڕێز زۆر جار هەندێک مامۆستا ئەوە جاری وهەیە لە لەوانەیە معریفەیەکی لاوازی هەبێت لە ڕووی ئەتەکێتی وتاردانەوە پێی وایە ئەوانەی بەردەستی هەموو تر تاوانبار شەڕانی چیوچین زۆر جار من ڕێیەکم هەیە لە بەرامبەر تۆدا دەمەوێت خواستێک لێ بکەم بەرتوڕەیی دەری دەبڕم وەکەوەی تۆ تاوانباربی نەگەوەی بم هەوێ خواستێکی خۆم بە ئازایانە و ئازادانە بە تۆ بگەێنم زۆر جوانە ئەمە ینی ئەمە هەر لە پەیامەکانی ژێنی هەتا زۆرترین بینەریشی هەیە یعنی ئەو پەیامانی کە بۆ شێوە گەنجاری وایە بڵین زۆرترین بینشی هەیە بەداخەوە خۆی ئەمە کێشەیە یعنی ئەمە خۆی جۆرێکە لەوەی کە ئێمە ینی خۆشمان یعنی لە سایکۆلۆژیای ئێمە دەوەریەکی شەڕەنگێز هەیە یعنی ئێمە زمینە سازیمان تایە گەرجەوەکە شەڕ بێ ڕەنگە ئێمەش پەلامەر بین بەجددی معنی ئیستیجابەم بە خێراتر بێ زۆر باشەکە ئیستیقلالی ژەکرین ئیستیقلالێکرین بۆ ئەوە کەواتە پێت وایە ینی شەڕ کاریگەریەکانی شەڕ پەڕیوەتە ناو بواری پەروەردەی ئێمە بە شێوازێکی زۆر فراوانیش بەس بەداخەوە من پێم وایە پێش پەروەردە خێزان
گرنگە قسەی لەسەر بکەین ئێمە ئەو خێزانانش کە ئێستا بڵین ئێمە ئێستا بڵین لە ئێستاە بڵین تا ئەژین ینی تا ئێستاش عقلیتی ئەوانیش هەمان ئەو عقلیەتە دیکتاتۆریانەیە زۆر جار ینی واقعی نین ینی ئەوان نازانن کە لەم سەردەمەیە ئەژین بڵین چۆن فۆرمێک دانێن بۆ ئەو گەنجەی ئەو هەرزەکاری ئەو مناڵی کەتیایان بڵین لەو بیرە شەڕەنگێزیە کەم کاریگەریی کەم لەسەریان هەبێت باشە با ینی کاریگەری لەسەر من هەیە بەس با لەسەر مناڵەکان با لەسەر ئەو نەوەی کە هەیە کاریگەریی کەمتر ینی شێواز و ئوسلوب زۆر جار ئوسلوبی ئێمە وەکو ئاماژەم پێ مەسەلەن ئوسلوبێکی ڕەکیکە مەسەلەن ڕاستکردنەوەی هەڵەیە زۆر جار ینی مەسەلەن بۆ نمونە زۆربەی ئەجار لە کاتی وەرگرتنەوەی نمرەی خوێندکار هەرزەکارێکی تەمەەن بڵین 14 ساڵە کە لە 200 کارتەی هێنەوە 100 دایکی هێنێتەوە لە بەرەوەی ئەوکەی تر مەسەلەن ئەترسێت باوکی لە ماڵۆڵێ و کەم بە پانگای هەڵدەواسم بە قورآن بە کلگە مازیعا لێ دێم ینی تا ئێستاش تۆ چی لەگەڵ ئەماگەی پێڵێ کاکە من ئەمە بەجددیمە خۆی ئەمە کێشەیە تا ئێستاش ینی ئەم کێشەیە مەسەلەن ناتوانێت کە من کاتێ لەگەڵ دانیشم ئەگەر تۆ بە گفتوگۆ لەگەڵ دابنیشی ئەتوانی کێشەکە چارەسەرکەی ئەتوانی هەموو نوێنەکانی خۆشم ینی زۆر بەو کێشانی کە هەیە ئەو خەمۆگیانی کە هەیە ئەو خۆگوشتنانی کە هەیە بڵین گەنجان پەنای بۆ من ئێمە کاتی کە لێ گۆڵینەوە هۆکارەکەی ئەو جۆری تعامل لە ڕێکیکەیە کە باوکان ینی هەتا زۆر جار ینی سەبەبەکە خێزانە بە پلی یەکەم ئەنجا پەڕیوەتە ناو پەروەردە ینی پەروەردەش چی خۆ پەروەردە لە چێ پێگات سم بە پەروەردەی هەر ئەوە نییە کە خوێندن و خوێنداری ناوەندەکانی خوێندن بێ پەروەردە خۆ خێزان پەروەردە لە خوێندن و ناوەندێکی خوێندن نابێ سەرەتا پەروەردەی مناڵ لە چوە دەست پێەکە بە خێزانەوەیە پەروەردەش ئێمە خۆشبەختانە ئێستا ینی ماوەی 8 ساڵ ئێمە لە خوێندنگەکانە هەین بڵین وەکو توێژەر بڵین ینی ڕۆڵیان هەبووە من ناڵێم ینی ئەگەر هەر تەنانەت دیکۆریش بن ئەوە زۆر مهمە کە گەنجێک ئەتوانێت بڵین بێت ڕای خۆی دەربڕێ ینی کێشەی ئێمە ئەوەیە کە ئەو گەنجانە ئەو خەیاڵی کە هەیەە ناتوان بەرجەسەی بکەن ئەنج وڵاتی ئێمەش بڵین ئەو وڵاتەنی ئێمە پێڵین بەو گەنجاڵین بەو تاکاڵین کاکە ئەومە کە بەڵام بەدیلمان پێ نیە میکانیزممان نییە ینی سیکە گەورەترین نەکبەتی لەم وڵاتی ئێمە کە من زۆر زار بینیمە ئەوەیە کە بە دەوری مەکتتەبێکی ئامادەیە چوار دوکانی نێرگەلیتیایە خانوێک لەوێ دەفتەرێ زیاترەکە لە بەرەوەی وەکو عقلێتێکی تیزاری هەیە لە بەرەوەی ئیش لەسەر گەنجەکانەکە کاکاڵی 1000 گەنجیتیایە لێرایە من ڕۆژان ئەوم دەسەکەوێت ینی لە دەوری خوێندنگایکی ئامادەی ینی کەسێک ینی لە کاتێکا خۆ ئەبێت لایەنێکی بەرپرسە بێ ئیش لەسەر ئەمەکە ینی بۆ ئەوەی ینی بە حقیقت ئەوە شێرکردنەوەی ئەم تاکانە ئەوە خاڵێکی گرنگە ئەجا خاڵێکی تریشکە من حەزەکەم ینی ئەگەر ئاماژەی پێبێ مەسەلەی میدیایە میدیا ڕۆڵی لەم میدیا بە تایبەت ئێستا جیهانی فەیسبوک ناسانم خۆداگاداری ینی ئەم هەموو بڵین شەڕ و کوشتار و ینی هەواڵ زۆرترین خوێنراو بڕۆ بزانە چی خوێنراوەتەوە تەنها ئەوێڵێت پڵانکەس پڵانکەسی ینی هەر هەواڵە خۆش ینی ئەو میدیا ئەوەش کە با بڵین خۆشیەکان ئەیا بە من میدیاکانیش لە پۆرتەڵەکانیان تەرویز بەو بابەتانە دەدەن کە زۆرترین خوێنراوی هەیە زۆرترین خوێنەری هەیە و زۆرترین لای چیان بۆ دەکرێت زۆرترین لای چیان بۆ کرد ینی بەداخەوە ئەمەش خۆی یەکێکە لە کێشەکان لەبەرەوە ئەگەینە ئەو قەناعەتی کە بڵین بنیاتی کۆمەڵاتی ئێمە بڵین ڕەبتە بەیەکەوە هەموو نەسەقەکان بڵینەوەی سیاسی ئابووری کۆمەڵاتی ئاینی هەر هەمووی بەیەکەوە بڵین کاریگەریەکە زۆر جار ئێمە ئەم هەموو شتە جوانەمان هەیە لە تەسامحی ئاینی و چەمکی لێبوردن و خۆشەویستی و بڵاوکردنەوەی ڕێز و احترام کەسی یەن ئیلا مەسەلەن باسی شەڕەکە ئاکەین مەسەلەن زۆر جار بەجددی ینی زۆر جار ینی مامۆسای ئاینی زۆر جار بەداخەوە ئەوەی کە ئاماژەت پێدەم واقعی نییە ینی تۆ ئەم هەموو هەیە تۆ جارێ پەروەردەکردنی ئەو تاکە کە جوت بۆ ئەگرێ وەنیە لەسەر ئەو مەسائلە پەروەردەیانی کە هەیە ئەنجا مەسەلەن هەندێک بابەتی تایبەتی ئەتوانی باس بکرێت ینی بۆ ینی هەمویان هاوکار نین ینی بۆ ئەوەی کە ئێمە تاکێک بەرهەم بێنین ئەم تاکە لە ناو کۆمەلگایە لێبوردە بێت ینی بەراوێنانی تاک پەیوەندی بە هەموو بە دایک و باوکە هەیە بە خوێندناوەندەکانی خوێندنەوە هەیە بە مامۆستای ئاینیەوە هەیە بە هەموو شوێنەکانەوە هەیە بە پۆلیسەوە هەیە بە هەموو سێکتەرەکانەوە هەیە بە دڵنیایەوە کاک ئازاد دەمەوێت قسە لەسەر ئەوە بکەین شتێک هەیە لە ناو کووردا هەنیمە پێم وایە کە وا پەروەردەکراوینە لە بنەڕەتدا ئەوە هەیە لە غەرەزی فکریماندا لە پەروەردەکردنماندا ئەگەر شەڕانی نەبین دەخورین لەوە ینی لوش دەدرین هەڵدەلوشرین وێران دەکرین پشتمان دەشکێن لێ بنمونەش بۆ ینی زیاتر پشت ئەستورکردنی ئەم پرسیارە و ئەم بابەتە ئەوش ئەوەیە کە زۆر جاران ئێستا ئەگەر وردە کاڵ دەبێتەوە ئەگەر ئافرەتێک خۆی ئافرەتە مثلەن ئافرەتە بە تەمەنەکان دەڵێن ماڵی فلان کەس مناڵیشیان پێیا بووە دەڵێت چیان پێیا بووە ئەگەر بڵێ کچە ئیتر زۆر تەشجیعی نییە بەزەگە بڵێ کوڕێکیان پێیا بووە
دوعای بۆ دەکەن و ئاوایە ئەو چکە لە بەداچی کوڕبی بەداچی کوڕبی چکە لە بنەڕەتدا پێیان وا بووە کوڕی زۆر ئەڵەن ئەمە شوانە بۆ خوشکەکانی بۆ خێزانەکەی سبێنێ پشتی باوچێگرێ پشتی دایک و باوچێگرێ ناڵێ برا خوشکەکانی تووشی گرفت ببن لە بنەماڵەکاندا بە بنەماڵێکی بەهێز و خاوەن کەسایەتی ئەژمار دەکرێن ئەمەش ناگەڕێتەوە بۆی دیسان کە تۆ دەوڵەتێکی موئەسساتی نەبوو بنمونە کە تۆ تووشی کێشەیەک بی پۆلیس هەبێت دادگا هەبێت لە دادگا هەبێ تۆڵەت بۆ بسێنەیان نێڵێ کە زوڵم لێ بکە تۆ پێویستت بۆ نیە ئیتر بیر لەو کێ کورت هەیە کچت هەیە خۆت دەبێت تۆ بەدەستی خۆ تۆڵە بسێنی زۆر ڕاستە هەڵبەت دەمە جوانە ئەمە پەیوەندی بە عەقڵیەتی ئێمەوە هەیەوەی کە باسمان کرد بەڵام بەدیوێکی ترە من ئەتوانم بڵێم زۆر جار یعنی ئەو حاڵەتانە ئێمە کە بڵین ڕوبەڕوومان بۆ تۆ لە ناو کۆمەلگایە زۆر جار بڵین زۆر خێزانمان هەبووە فۆرمی بەخێوکردنی ئەو مناڵەی بە شێوەیەک بووە کە بڵین بۆ نمونە وەی کردووە لە کۆمەڵگەکەی دابڕیوە کە ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە ینی مناڵەکە لە تەمەنی 9 ساڵیە تووشی گۆش حاڵەتێکی گۆشەگیری بووە بڵین تێکەڵاوی ئەوانی تر نەبووە بڵین کە بڵین حاڵەتێکە هەتا من کەسێکم هەبووە بڵین بۆ نمونەیەک لەو مناڵانە بڵین کە باوکی ئەو قەناعەتی هەبووە کە ئەمە لەناو کۆمەڵگایەکە فێری تێکەڵاوی کۆمەڵگەکەی کا فێری شەڕە بێت فێری شەڕەنگێزیە بێ ئوسلوبێکی شەڕەنگێزی وەرەگرێت لە دوایە بە دیوێک لە دیوەکانە ئەم مناڵە کە بەرێمیە بڵین تا ڕادەیەک ئەوەی ئێمە نازانم ناوەکەی ئەگەر پێ بڵێم کەم وریا نییە وریا ینی تۆزێک ینی مناڵەکانی تر ستەمی لێگەن شەڕی پێفرۆشن ها ینی ئەسا و بیرکردنەوەش هەیە من ئاتوانم بەو دیوەیە ینی باز لەوەکەم قەناعەتم وایە کە بیرکردنەوەی تاکەکان وایە کە ئەوان بڵین بیر لەوە ئەکەنەوە کە مناڵی بڵین بۆ نمونە تۆزێک وریا بەکاربێنن کە بڵین جۆرێک لە ململانێک لەگەڵ خودی خۆیدا بکە هەڵبەت ئەمە پەیوەندی ئەوەی کە بڕست ئاماژەی پێی من خۆشبەختانە ئێستا پێم وایە ینی لەناو خێزانەکانە کەمتر تحکومەکات وەکو مەسلەی ئەوەی کە با بڵین کەس یا کوڕ ئەمە هەیە بەتاکید لەناو کۆمەڵگەی کوردیا بەڵام ئەتوانین بڵین تا ڕادێکی تر کەم بۆتەوە بەڵام ئەوەی ترکە هەیە ینی زیاتر من خۆم ینی خەناعەتم وایە ئێستا مناڵێک کە بڵین پەروەردەکەی بۆ کۆمەڵگەیکی کوردی پەروەردەکەی ئەم مناڵە تێکەڵاوی کۆمەڵگەیەکەی لەناو کۆمەڵگەیشا کۆمەڵی شەڕەنگێزیتی هەیە ینی ئەم شەڕەنگێزیانە جاری وە هەیە زوڵمێکی لێەکە ینی ئەبێ ڕۆحێکی ملمانەی تیا دروستکەی بەس ئەمە ینی وەکو هەر ڕاستەیەک و ڕێنماییەک بۆ ئەو جۆرە خێزانانەی کە ئێستا بەداخەوە ینی قەناعەتیان وایە کە مناڵەکانیان تێکەڵاو کۆمەڵگە ناکەن کاکە دەکرێت بڵین دای ببڕن لە کۆڵان دای ببڕن لە مجتەمع کە تۆ دادبڕی لە طبعا دەکرێمە ئەمەش بە یەکشت بین هەموو شتەکانی مناڵانی کۆڵان یانەوەی لە کۆڵان دەگوترێ هەمووشتی هەر سلبی نییە خۆ تۆ مناڵەکە لە دوورگەیەکی جیاواز نەخوڵقاوە و پەروەردە ناکەی ناشێکە لە دەرگات چۆ دەرەوە بڵێ ئەمانە چی دەڵێن چۆن قسە دەکەنە بێ بەشێکی لە مجتەمەعەکە وەرگێ کەواتە ئەوەی لە مجتەمەعەکەی خۆت دەوروبەری خۆت وەری دەگری هەمووی هەر سلبی نییە ئیجابیاتیش هەیە خەناعەتم وایە کە حتا کۆڵان زۆر جار ئێستا لە ئێستاە نەک لە زوو زەمان کاتی خۆی ناڵێم بڵین بۆن منە ئێمە کاڵم جلی ئاڵتونی ئەسەر لە دەلەخانی دانیشی کابرا کە سەری چاگا لەوانەیە 5-6 شوێنی شکاوی پێوە بێت هیچ شەڕەبەرد ئەمە ناڵێم ئەڵێ نمە بەخوا تۆ کاگەزار مناڵەی زۆر شەوانی بووی کاتی خۆی ئەخرە جیلەوا بوو ئەم جیلە مەسەلەن بۆن منە بەچی ئازادی جلی ئاڵتونیا لە سەری چاگا مەسەلەن 6 جوێژێ ئەم جیلەی پێشوو ئەمە جیاواز بوو مەسەلەن ئێستا ئەداتی تەکنۆلۆژیت هەیە ئامڕازت هەیە ئایپادت هەیە من ئازانی کۆڵان وەکو تەنشیعی ئیجتیماعی بەکارێنم بۆ چارەسەر ئێستا حالەن وەکو توێژەرێک کۆڵان بەکارێنم بەڵام لە قوسێکە بڵین سعاتێک ئەزانی نیم سعات ینی ئەو مناڵە کە تێکەڵاوی کۆڵانە بێت زۆر جار کۆمەڵی ڕستە و دەستەواژە فێرە بێت بەڵام فێری ململانەیە بێ فێری منافەسا بێت هەرگیز دەبێت دەستەواژەکانی لەلا غەریب نابن دەستەواژەکانی لەلا غەریب نابن هەر ئەتوانێت چۆن چێبڕچێ بکات لەگەڵ بەرامبەرەکەی هەتا من لەو ڕۆژانە بڵین ڕێکخراوێک خولێکی کردبووە وتی یەکێک لە ئامانجەکانمان ئەوەیە کە ئێمە ئەم مناڵانە داببڕین لە کۆڵان وتم ناکرێتەوە مناڵ داببڕی لە کۆڵان ئەبێ بڵێ یەکێکم کردنەوەی مناڵە لە کۆڵان چکە کۆڵانی ئێمە ژینگەی ئێمە پێویستە تێکەڵاو بین چکە من ڕاستە مەسەلەن بۆن منە بەڵام لەژێر چاودێریە لە قوسێکە لەژێر چاودێریە ئەوە ناکە مەسەلەن ئێمە کاتی خۆی ئەداهین نەبوو کاکە ئێستا تۆ ئایپادت هەیە مناڵەگەیە ئەڵێ 6 ساعتی ڕێک ئایپادەکات 2 ساعت مۆبایلی پێە 3 ساعت بەدیار ئەم پلیستیشنە چیەوە دانیشێت بەدیار بەرنامەی مناڵان ئەڵێ داوام لێکاڵێ مامۆساجان ئەم مناڵەت چۆن بێنەوە تایم ینی بێتەوە سەرخۆی کاکەوتم با تۆزە بچێتەوە کۆڵان بە حقیقەت ینی تۆ لێرە ئەبێ بەکاری بێنیت ینی ئەمە میکانیزمی ئەوەیە کە تۆ ئەم مناڵە
قەیچەکە ینی مەسەلەن بۆ منە هەندێک دەستەواژەش فێرە بێت ناکرێت تۆ هۆکارەکانی سەرگەرمی تەنها ئایپاد و مۆبایل و تەلەڤیزیۆن و چوزانم ئینتەرنێت بێ بەدڵنیایەوە ینی ئەم مناڵە ڕێنی هەتا جۆرێک گەل لە شڕەنجێزیشی توش بێ بەڵام شڕەنجێزیەکە بە مەرجێک ینی سوودی بۆ این نەبێ بڵین زەرری بۆ بەرامبەرەکەی نەبێت بۆ قێزان نەبێت بۆ کۆمەڵگەکە نەبێت زۆر ئاساییە چونکە ئیلا بێتەوە ئەو نەمەتە کۆمەڵاتی کە هەتا بەو شێوە پەروەردەبیت کۆمەڵگە کە هەیە چونکە دوایی ئەچێتە خوێندنگەیەکەوە من بەدڵنیایەوە پێ دەڵێم زۆربەی کێشە ینی ئەمە زۆر بە قەناعەتەوە لێم کێشەی زۆر گەورە لە چۆن ڕوویاوە لە خوێندنگەکانی ئەمەیە من هەموو جاریوتمە لە خوێندنگە ئاسیەکانە ڕووینیاوە لە خوێندنگە ئاسیەکان کۆمەڵی کێشەی ڕوویاوە پەیوەندی بە قۆنەغی تەمەنەوە هەبووە بەڵام کێشەی زۆر گەورە کە ڕوویاوە لە خوێندنگە نمونونەکانەوە هەیە من ناوی خوێندنگە نمونونەکان ناڵێم ئینحرافاتی جنسی لە ناو خوێندنگەیەکە 15-16 دانە ڕوویاوە یعنی گەورەترین بەرپرسی ئەم شارە سزای بۆ هاتوتەوە لەسەر ئەوەی بۆچی لەبەرەوەی هەموو مناڵە ئەژنەبیەکان کە لە ئەوروپاوە هاتوونەتەوە لێرە مەکتەبێکیان بۆ دروست کردوون مناڵی کە سوکاری ئەوانن کە بڵین ئینگلیزی زانن لەوێ گەورەترین کێشە ڕوویاوە لادان ئینحرافات بڵین بۆ نمونە لە خوێندنگەی نمونەی ئێرە تەلەبە هەستاوە تەقی لە مامۆستا کردووە تەقەلیەکە چۆن تەقی لێ ناکات چونکە تۆ تێکەڵاوی کۆمەڵگە نەبووە ینی نازانێت ئەم پرەنسیپە کۆمەڵایەتیانەی کە هەیە ینی خۆشبەختانە مەکتەبە گشتەکانی عامەکانی کە ئێمە هەیە ئەوەی کە ئێمە مەسەل نەو مەکتەبانی کە ئێمە تیا پەروەردەبووین کەمترین کێشەی دیاڕۆ کێشەکانیش کێشەی تەمەنە باوەڕکە ینی زۆرترین کێشە لە کام مەکتەبە ڕوویاوە هیچ شەڕەنجێزی لە مەکتەبە نمونونیەکان لەبەرەوەی ئێمە زۆر جارە بێ واقعی وەکو کۆمەڵگەی کوردی پەروەردەبین زۆر بەجددی ینی من ئەو بۆچوونی منە زۆر جاری ژوتومە زۆر باشە کاگەزات دەڵێ شەڕە و یەخەمان دەگرێ ئەگەر نەیکەین خۆ یان دەڵێ شەڕ و بەر دەرگات پێ دەگرێ یعنی ئێمە ئەوەیە کە ئەدەبیاتی ئێمە پانتاییەکی زۆری بۆ گزارشکردن لە شەڕ بۆ گزارشکردن لەوەی کە لە شەڕا مەزڵوم ینی زوڵمان لێکراوە یان دەبێت جاری وا هەیە بوێری تیابێ تۆڵی خۆت کێوە بوێری تیابێ لەسەر خۆت لەسەر وڵاتەکە لەسەر چی و چی و ئەمانە بە جواب پێی ینی بۆچی ئەدەبیاتی ئێمەش پڕیەتی لە گزارشکردن لە بابەتی شەڕانیە قسەکردن لەسەر شەڕ جوانە ئەمە لە کولتوری کوردیە ئەمانە هەیە طبعا ئەوەی پێشتر بەڕێز دامەژەت پێ مەسەڵەن ئەوە لەوە خراپتری ژەیە ئەڵێ دەرجەکەم پیاکەی سوژنێکە پیاکەم ئاخر کاکە سوژن بە قورعانە سوژن ناو جەرگ و دلایەنێتە دەرەوە بەخوا ینی سوژن کاکە بۆ هیچ نێ بە دەرجەکەی پیاکە وەکو خۆی والله یان لەجێی مست پێلەقەیە نازانم شتێکی بابەتانە هەیە بەڵام ینی ڕەنگە بەڵام کە سەیری ژیانی کۆمەڵایەتی ئێمەکەیت با بڵێن ینی بە یەک قسە سێرەکەی چۆخایەک لە گوندێکە هەبووە یان مەسەلەن ڕشتێک لە گوندێکە هەبووە گەورەترین شەڕی بە یەک قسە ئەوەش لە بەرامبەر ئەوەش ئێمە ئەوەشمان هەبووە نیە لە کولتوری کوردی بە یەک وشە بە یەک دەستەواژە بە یەک ڕستە و کۆبوونەوەیەک بڵین کێشەکەی چارەسەر کردو و ئاوی کردو بە ئاگرە ینی هەڵبەت لە بەرامبەر ئێمە ئەوەشمان هەیە بە تاکید ئەمانە دەراویشتەی کۆمەڵی کوردین بەداخەوە ئەمە تعبیر لە زەمانێکەکە کە یاسان نییە تعبیر لە زەمانێکەکە کە پێڵێن بڵین یاسای دارستان تعبیر لە زەمانێکەکە کە ئینسانەکان با بڵین پشتیان تەنها بەو دەوروبەری خۆیان بەستووە بڵین بە کوڕ بەستووە ئەمە تعبیر لەو زەمەنی ئێستا ناکات تەسەوور ناکەم لە زەمەنی ئێستا خۆشبەختانە بەڵام لە کولتوری کوردی ئەومان هەیە ڕەنگە لەو وڵاتانی کە ئێستا پێشکەوتون و لە وڵاتانی کە ئێستا بڵین موسەساترین وڵاتیش پێشتر هەر ئەوەش هەبوو بێت یعنی ڕەنگە خراپتریش هەبوو بێت من پێم وایە ئەمە گزارشتە بەڵام لەجێ ئەوەش ینی ئێمە فۆرمی جوانی کۆمەڵایەتی و ئاشتەوایی کۆمەڵایەتیمان هەیە کە من تەمەنا ئەەکەم ینی ئەویان زۆر باشە لەسەر ئاشتی کۆمەڵایەتی دەشێ شتێکت بۆ بژێڕمەوە خزمەت بە بابەت و گفتوگۆیەکەمان بکات تۆش تۆزێ پشوێک بدەیت لە ناوچەیەکی کوردستانە یەکێک لە لادیەکانە زەمانێکی دوور و درێژە لە نێوان دوو بنەماڵەیە چەند کەسێکی زۆر کوژراون ینی هەر ژیانیان لەدەستداوە چەند کەسێک کە کەسوکاریان هەبووە مناڵیان هەبووە کوڕۆگەچیان هەبووە خێزانیان هەبووە ئەمانە هەموو پەرتەوازە بوون بەهۆی کوژرانی ئەمانەوە لە ئەنجامی ململانەی نێوان دوو بنەماڵە ئەوانەی پێشوو بە تەمەنەکان بەداخەوە نەیانتوانی بۆ ئەم کێشەیە چارەسەرکەن گەنجێکی جوان و ڕێک و پێک لەم بنەماڵە پێیا بوو گەنجێکی ڕێک و پێشی لەم بنەماڵە پێیا بوو ئەمانە لە ڕێی خوێنەواری و لە ڕێی کۆمەڵێک تێکەڵاوبوون لەگەڵ خەڵکی سەردەمیە وتیان بابە ئێمە تاکەی ئەم بابەتە بەردەوام بێ بە بیۆری ئێمە هاتن ئەمان پێش هەموو شتێک ئاشتەواییان کرد و ژن و ژون خوازیان کرد دوای ئەمە ئەم دوو بەڕێز ئێستا دەشێ بڵین لەم شاری سلێمانی ئێستا بێکەوە بازرگانیەکەن مامەڵە دەکەن بێکەوە کوردەڵێ سوێن بەسەریەک دەخۆن بەبێکەوە دەست پەنجە ناکەن بە ئاوە بەردەوام ئاگای لێکەوە هەموو مامەڵە ئێستا دوو مرۆڤی دەوڵەمەند و ئەو هەموو کێشەش کۆتایەتەوە کەواتە یعنی
سوپاس بخوا ئێستا جیلێکیش پێیا بۆ بە دوای ئاشتی کۆمەڵایەتیدا دەگەڕێت ئاشتی هەروە خۆی لێ نەک بە دوای ئاشوبی کۆمەڵایەتیا بگەڕێت هەر زۆر بەجددی ینی خۆی لێلایە ینی زۆر ینی نمونی زۆر جوانمان هەیە ئێمە ئەو من ینی حقیقت خۆم هەر لە ژیانی کۆمەڵاتی خۆمە نبینیومەە ئێمە کاتی خۆی لادا هەبوو کاکە لە پشتی لادەگای کوتێکی کتیا بوو دایمە بەخوا ینی کابرا کە بەریەکە و یەکسەر پەلاماری و دوای کردو ئێستا کاکە جان ئەم وشەیە ینی خۆشبەختانە ینی بەجددیمە ئێستا ینی بەو پێوەرەی ئەگەر زوو بووایە ئەوایە ئێستا معدل هەمووشان و قاچ و دەست و پلمان پشکایە چکە ڕۆژی سەد مەکەین لەگەڵ یەکتریا ینی زۆر بەجددیمە ئێستا لەم قۆناغی ئێستا سڕی دانیشتوان زیاترە ئۆتۆمبیلەکان زۆرن نار بەجددی ینی زۆر لەگەڵەوەشە ئێستا ئێمە ئەو جیلە ئەوانیش ینی خۆ من ینی ڕەنگە بە دیوە لە دیوەکان خەتای ئەوانی تیان نەبێ ئەمە زۆرێک بوون لە قوربانی مەسەلەن بیرکردنەوەی ئەوان بەو شێوەیە بووە کە ئەگەر بەو شێوەیە نەژین ڕەنگە تێڕوانینی کۆمەلگا هەتا مەسلەی تۆڵەکردنەوە مەسلەی دزی مەسلەی ئەم جۆرە تاڵانکردانە ئەمانە بەشێک بوون لە مەهامی کۆمەڵایەتی لە ساڵی 20 تا 30 یعنی ئەوەی زۆر ئازا و غیرەت نەبووە مەسەلەن ڕێگر نەبووە کابرا کچی نایە لە مەفهوم کولتوری کۆمەڵاتی لەبیری نەچێت ناتوانێت بمێنێتەوە ناتوانێت خۆی بژێنێ ناتوانێت بەهێز بێ زوو کاکەیان و ڕاونەکە ئێستا ماوەیان و عسکەری نەکرد بێ مەسەلەن ژنیانێ ئێستا نازانم مەکە حەد نییە مەگەز وەڵا دایمە بەجددی ئێستا نازانم پێوەری ئێستا مەکە بەجددی ینی بە حقیقت لەبەرەوەی تەجروبەی نییە ئەزمموی نییە لەبەرەوە لە کولتوری کۆمەڵایەتی کوردیە ئەم جۆرە شتانە هەیە بەڵام ئێستا بڵین بەهۆی ئەو کرانەوە فکریەوە بەهۆی ئەوەی کە بڵین نوخبەیەکی نوێ پێگەیشتووە ینی ئەتوانم بڵێم ئێمە ناتوانین بڵین ئەتوانین بڵین وەرچەرخان وەنیاها وەرچەرخانێک ڕوویاوە کۆمەڵگەیەکی وەرچەرخان لە ئاستی ئەو بیرکردنەوە بەڵام ئەمە چی وزەیەکی پێویستە ڕێنماییکی پێویستە لە ڕێی میدیاکانەوە بڵین فۆرمێکی تعدیلی پێویستە بۆ ئەوی بتوانرێت بەرەو سەرەوە بڕوانێک بەرەو خوارەوە بێتەوە خواروی کۆمەلگا من تەمە ناکەم ناژێتەوە بەرەو خوارەوە چونکە ئەو جیلی ئێستا زۆر جار خۆی لە شەڕ لایە ینی زۆر جار ئێستا خۆشی بۆ ئاسوودەی یەگەڕ ئێستا تۆ سەرنج بێ هەتا لە ڕووی پێکاتەوە ئەو شوێنانی کە با بڵین ئەو زۆرە خێزانانی تایە ینی لەو گەڕەکانی کە با بڵین زۆر جار بێدەنگ و هێمن و ئارامە مەسەلەن بۆ نمونە شەڕی تیاکەمایان لەو شوێنانی کە شەڕەنگێزی تیاکەمە ینی نرخی خانوویەک لەوانەیە 2 دەفتەر زیاتر بەرزتر بێت ئەوە خوێنوێکی کۆمەڵاسیانی ئەڵبەت بێگومان بەڵام لەو شوێنەی تر مەسەلەن بۆ نمونە کابرا لەوانەیە زۆر ینی هەرزانتر بێت لە گەڕەکە ئەوە گەڕەکانەی کە دەوڵەمەندەکانی تایە لەبەروی کۆمەڵی گەڕەکن خانوەکانیان گرانە لەبەرەوەی شەڕی کەمترتیایە خەڵکی شعبی کەمترتیایە کەم بەرێکەوتێدا بڵێ ئێستا ئەوەی ئەوەنیانەوە نێوکو تەشهیر بێ خوانەخواستە بەڵام ئەمە واقعەکەیانی ئێستا بڵین ڕێژەی پێگاتەی خێزانیش بۆ ئەمە مهمە ئێستا ئێمە ئەوەی کە با بڵین ڕێژەی خێزان تقریبان لە خێزانی ئێستاە با بڵین چوارە بڵین خێزانێک ئەوەی کە ئەو پەڕیتی ئەپەڕێت زۆربەی لە سا هەشتای 4 مناڵی هەیە مەسەلەن بۆ 3 مناڵ بەڵام ئەگەر تۆ سەیری جیلی ئەوەی پێشتر بکەیت طبعاً هەموو ئەمانش دایمەن ئەم مناڵانە شەڕێکی زۆر هەیە لە ناویانە مەسەلەن پەلامەردان هەیە بڵین زۆری پەروەردە لە ئێستاە جیاوازی هەیە ئێستا ئەرکی پەروەردەکە زیاتر زاڵە بەڵام جاران تەنها بەخێوکردن هەبووە ئێمە لەبیرمان نەچێت ینی ئەمانە هەمووی خاڵن لەوەی کە با بڵین یارمەتی بەهێزبوونی ئەو جۆرە شەڕەنگێزیانە ئەدەن لە ناو مێشک و بیرکردنەوەی ئێمەیە بەڵام خۆشبەختانە ئەو خێزانانی کە ئێستا ئێمە کۆنەکتمان لەگەڵی هەیە ینی ئەو پەڕی 3 مناڵ مەسەلەن بەرهەمی هێناوە بەڵام دیسان ئەوەش لە هەموو حاڵەتێکدا لەوانەیە بۆ وڵاتی ئێمە ئێستا ئێران زۆر بەرگری لەوە دەکرد کە مناڵێن کەم ببێت ینی زۆر تەشجیعی ئەوە دەکرد تۆ خێزانێک پێویستە کە مناڵی هەبێ لە سین ئەمە دەکرا لە تورکیا ئەم حاڵەتە هەبوو بەڵام ئێستا هەم ئێران هەم تورکیاش تەشجیعی ئەوە دەکرد منداڵ ببێ منداڵ بێتەوە ئەو دەشێ پەیوەندی بە خودی کۆمەلگاکە بێ ئێمە لە مجتەمەعەداکە کە مجتەمەعیچین بە بەردەوام ڕێژەی بێکاری زیاد دەکا ڕێژەی دەست بەتاڵی زیاد دەکا بەڵێ لە مجتەمەعەدا ئەگەر منداڵ زۆر بێ کەواتە مرۆڤی بێئیش و بێکار زۆر دەبێت لەوانەیە احتیکاکاتی خراپ یعنی لادانی خراپ دروست ببێت نەخۆی زۆری پەروەردەکە کاریگەری هەیە ئێستا تۆ مەسەلەن بۆ نمونە هەشت ینی کەواتە حاڵەتە دەکرێت بۆ هەموو کۆمەلگایەک ڕاز نەبێ تەسەورەکەم ئەگەر دەستگا کۆمەڵایەتەکان فراهەمی ئەو شوقەبە مەسەلەن بۆ مناڵن لە وڵاتانی ترا ینی ئەوەی کە باسیەکەن لە لیبیای هەر خێزانیانەوە شوقیانەوەتی خانویان ناوەتێ چەند ژوورێکیانەوەتێ ئەمە ڕەنگە من پێم وایە بۆ چونێک و قسەیەکی ترم هەیە بۆ ئەوە بەڵام لە کۆمەلگای چۆکو کۆمەلگەی کوردیا قسە لێرە دەکەین لێرە ئەکەن ینی مەسەلەن بۆ منە لەوانەیە لە ئێران بە شێوەیەکی تر بێت ینی ئەوەی کە لێرە هەیە بە شێوازە پەروەردەکە زیاتر من مەبەستم هەیە بڵین پێشتر حاڵەتێک شتێک نەبووە بە ناوی پەروەردە
ینی بۆ نمونە ئێمە لە کۆمەڵاسی شتێکمان هەیە تۆ خێزانێکی دەکەسی هەیە یان هەش کەسی هەیە ئەم خێزانە مەفروزە لە ماوەی مانگێک جارێکە ینی وەکو ئەنجومەنێکی خێزان کۆوە بن گفتوگۆ بکەن لەسەر کۆی ئەو کێشانی کە لەناو خێزانەیە ڕۆیە بەڵام ئایا هەیە نییە بەس ئێستا مەسەرەن ئەو خێزانانی کە تۆ ئەگەر 4 کەس بەنجام خێزانە ژووری نووسنیان نەبووە مەسەرەن چوونێتە دەرەوە لیان نەپسراوەتەوە شەڕەبەردیان لە دەرەوە کردووە مەسەرەن لە دەرەوە مەسەرەن لێپرسینەوە نەبووە بەرامبەریان لەبەرەوە هەموو ئەمانە خاڵ بوون لەسەر ئەوەی کە با زیادبوونی شەڕەنگێزی هەم بۆ خودی خۆیان و هەم بۆ خێزان و هەم بۆ کۆمەڵگەش بەڵام لە ئێستاە ڕەنگە پەروەردەکە بە شێوەیەکی تر بێ ینی تا ڕادەیەک ینی لێپرسینەوە هەیە تا ڕادەیەک ئەتوانین بابڵێن و خێزانە ئەتوانن مۆسەیتر بن بەسەر ئەوەی کە بابن هەتا لە جۆری خۆپێدانی خۆشەویستێکە ینی جاران دایمە خێزانی مناڵی ناوەڕاست سەیری زۆربەی ئەوانە کە با بڵین لە فەرمانگەی چاکردنی کۆمەڵایەتین مناڵی ناوەڕاستن لەبەرەوە نەیانتوانیوە ینی مناڵی یەکەم ئەوە شەمووی خاڵن لەبیرمان نەچێت ینی زۆر جار مناڵی تاقانە گەورەترین کێشە بووە لەبیرمان نەچێت زۆربەی ئەو انحرافاتانی کە هەیە لەناو ئەو خێزانانەی کە با بڵین دوو خێزانی هەبووە خێزانی یەکیان ئیهمال کراوە زۆربەی ئەو شەڕەنگێزانەی کە هەبووە پەلامەردان و شەڕ و چەقۆ و هەموو ئەمانە تۆڵە بووە دروستبوونی ڕۆحی تۆڵە بووە بەڵێ تەواوە زۆر تەواوە دروستبوونی ڕۆحی تۆڵە بووە هەموو ئەمانە خاڵن یان ئەگەر تۆ بێت و کۆمەلگاکە ئەمانە ئەبێتە هۆی ئەوەی کەمبوونەوەی ئەم حاڵەتە با بڵین لەناو کۆمەلگا بە ئاکارێکا بڕواکە تا ڕادێک با بڵین بە شوێن ئارامیا وێڵ هیوادارم بتوانین جارێک بەرنامەی بکەین لەسەر بابەتی تایبەت خێزان و قسەکردن لەسەر پەروەردەکردنی خێزان و لەسەر ئەوەی کە خێزان تا چەند چۆن بێ هەروانی تاقانیان هەیە سەرکەوتنیانەوەی مناڵیان هەیە سەرکەوتن خۆشحاڵ دەبم کە بتوانین جارەوە بەرنامە بکەین کاگەزاد ئازاد جەلال توێژەری کۆمەڵایەتی سوپاس دەکەین و توێژێکی خۆشمان کردبێکەوە سوپاس دەکەین بینەرانی ئازیز و خۆشەویست زۆر سوپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئەم ساتە بینەرمان بوون خواتان لەگەڵ